والله برزان اگر ايمي مسلمان ام قاعده تطبيق بكين لقل خلقا او كاتا غيبت نابته ديدني مسلمان فاكهي مسلمان دانشن لمجلس كان لجاتيمي وخريكي جوشتي مسلمان اخوان شوام روجان دا امشين بيك وخريكي غيبت كردني يكترين خريكي بختيان هلبستنين بيكتري اگر اما بكين ام قاعده ويا ساير جيب كين كعمر كري عبد العزيز كردي لقل او زلامه رزق ما نبي. ان الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور انفسنا ومن سيئات اعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له واشهد ان لا اله الا الله وحده لا شريك له واشهد ان محمدا عبده ورسوله يا ايها الذين امنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن الا وانتم مسلمون. اما بعد فان اصدق الكلام كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الامور محدثاتها وكل محدثه بدعه وكل بدعه ضلاله وكل ضلاله في النار. ايمان داراني خوشويس خوش كبرى بالرزكان انسي كري مالك اي جريت وخويل الرازي بيت صحابي پیغمبر صلى الله عليه وسلم افرمي روجي كان لخدمتي پیغمبر دانشتبوين صلى الله عليه وسلم لمزقوتا پیغمبري خوا فرموي صلى الله عليه وسلم استا كسيك ديتا جوري مزقوتا كأهلي بهشتا افرمي هموما تماشای دەرگاکەی مزگەوت دەرگای مزگەوتمانە کرد و چاومان بڕی بۆ ئەوێ بزانم کێ ئەوەی کە دێتە ژوورەوە تەماشامان کرد کابرایەکە نەناسراوە لەوانە نین کە زۆر ناسراون دەستنوێژی گرتووە و تکتک ئاوی دەستنوێژەکەی لە ڕیشی بەرە بێتەوە و نعلەکانیشی بەدەستی چەپی گرتووە و هاتە ناو مزگەوتەوە ئەڵێ بە سبەینێ بهمان شي ورسول الله صلى الله عليه وسلم واي فرمو تماشا مان كرت هر همان كابرايو بهمان شيواز هاتنا ومزقوتو افرمي الروجي سيم رسول الله صلى الله عليه وسلم لما جلسا همان شتي فرمو كتماشا مان كرت بني من حمان كابرايو بهمان شيواز هاتنا ومزقوتي بيغمر صلى الله عليه وسلم. صحابه زور متابعي فرمايشتا كاني بيغمر يعني كرت وزور حريص بون لسر اويك بيغمر اي فرمي بويا عبد الله كري عمري كري عاص خوان للرازي بيت كوتا شوني او بياوا رويش بو مالي او كابرايا مالكاني دوزيو داي لدرقا كابرا فرمو تي والله من لقل باوك ما كيشيك ما نهبو سوينم خواردو السير روجنا روموا اگر اجازه بدي حزكم لمالي ايوه بمينموا كابرا شفتي بسر شاو عامله خدمته كابرا بردي مالو او سيشوا عبد الله لقل او بياوا ما يوا شاوراني اوي ابو بزانم ام بياوا تشي كردوه تشي اكاد كواي بي كردوه ببي باهلي بهش ام بياوا تشي شتيكي هي جواز لاصحاب كاني بيغمر صلى الله عليه وسلم كواي بي كردوه اهلي بهش بي تا اميش انجامي بداو او لا برزبه دزبيني سيد انا شو لقل يا مايا وتماشاي كد ام بياوا زو بياويكي اسايه اصلا كاخويها الناس حتى وكن يجي بياني بلام شوان كام ديمو او دي وكا ذكريكي خوي پروردگار كاو باشان اخبيتو ك سيم شو توابو عبد الله كي وتوتي اي بندي اخوا للراسية من هيك كشيكم لقل باوك ما نبو اوش تنها عذري ابو بو اوي بيما مالكي توب من مو امسي شوا راسيك اما موضوعك يا پیغمبري صلى الله عليه وسلم سير روش سرنجي ايمي راكشا بويك استكاسيكي اهلي بهاش ديتا جوري مزقوت تماشا من كنت حرسي روجك بريز دبوي وبهمان شواز هاتي تناول تو تشيت هي زيادة خلقي تر كوا اهلي بهاش بي انت والله من شتيكي زياتر منية تنها او انا بيكبينيته جاء يا عبد الله اكيوت الريو بقريتوا بانيا كاتوا علي
ما هو إلا ما رأيت تنهى أو النبي كبيني تهر أو ما هي بلام غير أني لا أجد في نفسي لأحد من المسلمين غشا ولا أحسد أحدا على خير أعطاه الله إياه. غشوا في الله ظلمانية برانبر بهيج مسلماني وحسودي بهيج مسلماني كنابم بخير وشاكيه كخوي تعالى في بخشي. عبد الله شوتي بلي أويك تو لباقي إما برتو توا أويك واي كردوا تولا إما جاب بيتوا أم صفة زور قرن قبل رزان صفتي ضل باكي وضل سلامتي برانبر بمسلمانان أو كساني كضل ينصافه وضل ينصاغه أوانا براسي بهشت أبنوا هذا لبر أو أخوي پروردگار لسورة شعراء آية هشتا ونو أفرمي يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. خوي تعالى أفرمي للرجي قيامته نمالو نأولاد نمالو نمنال هيج إسفاديك يبو إنسان إلا كسيك نبي كوا بدلكي صاغو سليم وباكوا قرابيته ولا خوي پروردگار. ابن تيمية رحمتي خوي لي بأفرمي ضلي سليم كخوي تعالى باسك أو أفرمي أوسودي هي أبو إنسان للرجي قيامته هو الذي يريد الخير للشر أو ضليك دائما خير أي أبو خلقي نكشر ضلي سليم أويا أو ضليك خيري قرك أبو خلق شاكي قرك أبو خلق نك شر خرافة يك لو صفات عنيك خويت على أهل بهشت جاءك ولا خلق كثر أفرمي خويت على لسورة الحجرة آية تلحوت أفرمي ونزعنا ما في صدورهم من غل إخوانا على سرر متقابلين. أفرمي خويت على ضلي أو كساني كأهل بهشت خويت على ضلكان يعني دارني ولا بغض وقين وحسودي أوانا كأهل بهشت ضليان برانبر بيكتري هيك تانية بلكو خير وخوشي وشاكيت يا برانبر بإيمان داران. لحديثك في غمرة فرمي صلى الله عليه وسلم ألا لا يبلغني أحد منكم عن أحد من أصحابي شيئا فإني أحب أن أخرج إليهم وأنا سليم الصدر. فرمي لم روبا دعوة مسلمانان هيج كسيك هيج هواليكم بون نهيني در حق به هیچ مسلمانی کشتێکی وتبێ گاڵتەیەکی کردبێ قسەیەکی لەدەم دەرچوو بێ هیچ هەواڵێکم بۆ نەهێنێ حەزەکەم کاتێ دەرئەچم بۆ ناوتان بەرامبەر بە هیچ کەسێ شتم نەبێ شتم لە دڵا نەبێ بە دڵێکی سەلامەتەوە دەرچم بەرامبەر بە مسلمانان کە دەرەچمە ناوتان حەزەکەم دڵم سەلیم بێ بەرامبەر هەمووتان بۆیە کەس هیچ هەواڵێکم بۆ نەهێنێ. حتى الصحابة يعني هەندی هەواڵی ضرور بوو کە منافقەکانیان خەڵکانێک کە ناحەزن ئەیان کرد نەیانەتوانی بە پێغەمبەر بڵێن چونکە پێغەمبەر فەرموویەتی کەس هیچم بۆ نەهێنێ. عبدالله کوڕی عەمری کوڕی عاص ئەفەرمێ وترا بە پێغەمبەر صلى الله عليه وسلم يعني پرسیار لە پێغەمبەر کرا یا رسول الله أي الناس أفضل وتیان ئەی پێغەمبەری خوا چی خەڵکێک زۆر زۆر باشن. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرمووی كل مخموم القلب صدوق اللسان هەموو کەسێک کە دڵی مەخمومە هەموو کەسێک هەموو ئەوانەی کە دڵیان مەخمومە و زمانیان ڕاستگۆیە يعني هەموو مەخموم القلب صدوق اللسانێک. وتمان ئەی پێغەمبەری خوا صدوق اللسان ئەزانینەوە کەسی ڕاستگۆیە و کە درۆ ناکا ئەی مەخموم القلب کێیە فەرمووی هو التقي النقي لا إثم فيه ولا بغي ولا غل ولا حسد. أو مسلمانة لخوا ترسية أو مسلمانة بتقواية كدلي هيج بغض وقينك وحسادتك وظلمك تيانيا برانبر بهيج مسلمان أو أنا باشتين خلقنا كابرايك هاتا لاي عمري كري عبد العزيز كاتي كأميري إيمان داران بو خليفي مسلمانان بو خبري مسلمانك بوي هنا يعني فلانة كس آوايوت فلانة كس آوايا أميش بيوت وتي أجر أتوي لموضوعك أكوى الموا يعني لو قسيك توكردت أكوى الموا أجر دروبك هي أو بري أو آيات أكبي كخواي تعالى أفرمي إن جاءكم فاسق بنبأ فتبينوا أجر كسيكي فاسق خبريكي بوتان هنا وهواريكي بوتان هنا لي بكل نوم لي ورد بنوا
ئەگەر ئەتەوێت لێ ئەکۆڵینەوە بەڵام ئەگەر درۆ بکەی بەری ئەو ئاەتە ئەکەوی ئین جاءکم فاسق بنبأ فتبینوا ئەگەریش ڕاست بکەی ئەوە بەری ئەو ئاەتە ئەکەوی کە خوای تەعالی ئەفەرمێ هەمازٍ مەشاء بنەمیم بەری ئەو کەسە ئەکەوی کە لیچ لە خەڵکی هەڵە قورتێنێ و گاڵتەی لێ بە خەڵکی و کە دوزمانی ئەکا لە نێوانی مسلمانانە ئەمە ئەگەر ڕاست بکەی ئەگەریش ئەتەوێت لێت خۆشە بین بەڵام بەو مەرجەی جارێکی تر دووبارەی نەکەیتەوە وتی ئەمیری ئیمانداران عەفوم بکە و لێم خۆش بە هەرگیز جارێکی تر خەبەری هیچ کەسێکت بۆ نایە والله بەڕێزان ئەگەر ئێمەی مسلمان ئەم قاعیدەیە تەطبیق بکەین لەگەڵ خەڵکا ئەوە ئەو کاتە غیبەت نابێتە دەیدەنی مسلمان فاکیهەی مسلمان دانشن لە مەجلیسەکانە لە جیاتی میوە خەریکی گۆشتی مسلمانە خۆن شەوان ڕۆژان دائەنشین بە یەکەوە خەریکی غیبەتکردنی یەکترین خەریکی بوختیان هەڵبەستنین بۆ یەکتری ئەگەر ئەمە بکەین ئەم قاعیدە و یاسایەت جێبەجێ بکەین کە عومەری کوڕی عەبدولعەزیز کردی لەگەڵ ئەو زەلامە ڕزگارمانە بێت ئەو کاتە لەو کەسانە بین کە دەرگای خراپە دائەخا هەر کەسێ بیکات و ئەزانێ کێ کردێتەوەی دەرگای خراپە لە خۆی دائەخات هەر کەسێ بیکات و ئەزانێ کێ کردێتەوەی بۆیە دەست یەگرێت و پێی نەسیحەتێکا و ئامۆژگاریەکە کە جارێکی تر دەرگای خراپە نەکاتەوە خۆی دەرگای خراپە چیە خۆشەویستەکانم ئەوەیە کە ئێمە بتوانین گومانی خراپ بە یەک بۆین غەیبەتی یەکتری بکەین بوختیان هەڵبەسین بۆ یەکتری ئەو کاتە دڵمان پڕ لە غل و حقد و قین و حەسوودی و خراپە ئەبێ بەرامبەر بە یەکتر سوفیانی کوڕی دینار ئەفەرمێ بە بەشیر وت کە یەکێک بوو ئەصحابەکانی لە هاوڕێکانی ئیمامی عەلی خوای لێ ڕازی بێ ئەڵێ پێم وتم باسی پێشوانی خۆمانمان بۆ بکە یعنی باسی سەحابەکان و پیاوچاکان بکە چۆن بوون فەرمووی كانوا يعملون يسيرا ويؤجرون كثيرا صحابەکان كانوا يعملون يسيرا ويؤجرون كثيرا فەرمووی کاری کەمیان نەکرد يعني ئەوان کارەکانیان زۆر نەبوو بەڵام ئەجرەکانیان زۆر گەورە بوو وتم چۆن آخر فەرمووی لسلامة صدورهم فەرمووی چونکە ئەوان دڵیان پاک بوو دڵیان سەلامەت و ساغ بوو ئەوان ئیشی کەمیان نەکرد بەڵام ئەجرێکی زۆر گەورەیان بوو بەڵام ئێمە ئێستا ئومەتێکین ئیش زۆرەکەین بەڵام بەداخەوە ئەجر و پاداشمان زۆر کەمە ئەگەر ئەجر و پاداشەکەمانیش هەمووی نەڕوا بە غەیبەتی ئەبوو بە بوختیانی ئەو بە قین لە ئەو بە حەسادەتکردنی ئەو ئەگەر هەمووی نەچێت و لەدەست نەرنەچێت بەڵام خۆشەویستەکانم لێرە ملاحەزەیەک با بکەین ئاگامان لێ بێ کاتێ ئەڵێن دڵ پاکبی مەبەستمان ئەوە نییە ساویلکەبی مسلمان ساویلکە نییە ئیمامی عومەر فەرمێ من ئینسانێکی گێل و نەفام نیم بەڵام هیچ گێل و نەفامێکیش نامخەڵەتێنێ ئینسانی مسلمان وریایە زۆر زیرەکیشە ئەیش زانێ شەڕ و خراپە لەکوێوە تێ بەڵام ئاگای لە خۆیەتی و خۆی تێناگلێنێ لە شەڕ و خراپە ئەوەیە مەوزوعەکە کاتێ ئەخر لەناو خۆمانە کەسێک ئەگەر ساویلکە بێ زۆر ساویلکە بێت هەموو کەسێک زوڵمی لێ بکە هەموو کەسێک تەقڵەی پێ لێدا ئەڵێن ئەو کەسە دڵپاکە نا لەیرە ئێمە مەبەستمان ئەوە نییە مەبەستمان ئەوەیە کە تۆ خراپە ئەزانی چییە و ئەیزانی کە خراپە بەڵام خۆتی تێناگلێنی خۆت ئەپارێزی ئەوە مەبەستەکەمانە داواکارم خوای تەعالی بخاتە ناوجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە دایەتمەندە ئیمان بخاتە دڵەکانمانەوە یا ڕەبی خوای دڵمان پاکەیتەوە لە هەموو خراپەیەک یا ڕەبی خوای ڕەحمان پێ بکەی هیدایەتمان بدەی دامەزراومان بکەی خۆمان و ماڵ و مناڵمان یا ڕەبی خوای ڕەحم بە دایک و باوکمان بکەی ڕەحم بە براو خوشکانمان بکەی یا ڕەبی خوای بخاتە ناوجوانەکانی خۆت ڕەحم بە مردوەکانمان بکەی شیفای نەخۆشەکانمان بدەی بە تایبەتی ئەو نەخۆشانەی کە لەم مەجلیسە دانیشتون یان ئەوانەی کە لەم مەجلیسە دانیشتون و نەخۆشیان هەیە یا ڕەبی خوای شیفای بدەی یا ڕەبی خوای ئەوانەشی کە داوای دوعای خێریان لێ کردین ونخوش همو مسلمانان يا رب العالمين شفاء بدي خوايا هر مسلمانك كيشيك هي يا ربي خوايا بوي چارە سەر بکەی يا ربي خوايا هر مسلماني لەگەڵ مانە ئامین ئەکاو کێشەیەکی خوايا کێشەکەی چارە سەر بکەی يا ربي خوايا ناڕەحەتیەکانی لەسەر لا بدەی خەم و خەفەتەکانی لەسەر سوق بکەی يا رب العالمين يا ربي خوايا کوردستان لە بەڵام مصیبەت بەدوور بگری يا ربي خوايا کاربەدەستانی صالح بکەی کاربەدەستێلێک نەبن تجارەت بەسەر خەڵق بکەن کاربەدەستێلێک بن کەوا لە خەمی خەڵکا بن بزيان بخلقا بيتوا خلق بمالو منالي خويان بزانن آمين 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 الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحابته أجمعين خوش بسكان
ئەو شتانەی کەوا ئەکا ئێمە دڵمان سەلیم بێ و ساغ بێ و پاک بێ ئەم چوار خاڵەیە عەرزتان یەکەم یارمەتیتان ئەدات ئەگەر بمانەوێت دڵمان پاک بێت بە ئەم چوار خاڵە لە خۆمانە جێبەجێ بکەین. خاڵی یەکەم ئیخلاص لە کار و کردەوەکانمانە، دڵسۆزی و نیەتپاکی لە کار و کردەوەکانمانە. ئەگەر چەندێک دڵسۆز بین، چەندێک مخلص بین بەرامبەر بە خەڵکی، طبعا یەکەم جا بەرامبەر بە خوای پەروەردگار و پاشان بەرامبەر بە خەڵکی، ئەوە دڵمان پاکە بێ بەڕاستی. دووهەم دوعا بکەین خۆشەویستەکانم، دوعا بکەین. خۆ دڵی ئێمەش لە گۆشت و لە خوێن پێکاتوە، شتە لەگرێ هەر بە تەماشاکردنی کەسێک ئەگەر بە ناحەزانە سەیرت بکە لەناو دڵتا شت دروستە بێ و ئێمەش دڵمان لە خوێن و گۆشت پێکاتوە. بەڵام دوعا بکە، زۆر دوعا بکە و زۆر بپاڕێرەوە. ئەو دوعایی کە خوای تەعالی سەحابەکانی فێر کردووە بیکەن، بڵێن چی؟ والذین جاءوا من بعدهم يقولون ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك الرؤوف الرحيم. دعائك زور بيروزة، ربنا اغفر لنا لمن خوشبه ولإخواننا الذين سبقونا بالإيمان، ولو مسلمانا نش خوشبك بيش إيما كوتون لإيمانا. أها چەند گرنگە دەتو سەیری ئەو مەلاو بانخوازانە بکەن کەوا شەو ڕەش قسە نەک بە مسلمانێکی احتیاطی کە لە پێشان مردووە، هەیە بە سەحابە قساکە، هەیە بە ئیمامە گەورەکانی ئیسلام قساکە، لە جاتیەوەی دوعای خێریان بۆ بکە وەکو خوای تەعالی فێرمانی کرد ئەو قسەیان پێکە فڵان وابوو فڵان وابوو فڵان وابوو دانیشتووە لیستێکی دەیبێت لە ڕۆژی قیامەتە تۆ بچۆ کێ خەسمت بێ و بەرامبەر گوێسیا بێ؟ ئیمامی شافعی، ئیمامی ئەبوو حەنیفە، ئەو ئیمامە گەورانەی ئیسلام بەرامبەر دۆستا بێتەوە. نازم ئەم خەڵکە چۆن لەخوا ناترسن شەو ڕۆژ قسە ئەکەن بە ئەم و بە ئەو و بە ئەو. زۆر گرنگە ئینسان دوعای خێر بۆ ئەوانە بکات لە پێشان ڕۆیشتن. ئەگەر هەڵەیەکیانیش هەبوو بێت دوعایان بۆ بکە، خوا لە هەڵەکانیان خۆش بێت، خوا فێرمانەکە بڵێ خوا لیان خۆش بێت، دیارە هەڵەشیان هەبووە. مرۆڤن ئەمجا خوایە لە دڵمانە هیچ غل و بغض و حقدێ بەرامبەر بە هیچ مسلمانێک مەیەڵە. ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك الرؤوف الرحيم. چەند گرنگە تو ئەم دوعای بڵێ لە جاتیەوەی قسە بە ئەم بکەی قسە بە ئەو بکەیت، ئەوانەی پێشوو دوعایان بۆ بکەی خوا لیان خۆش بێت، ئەوانەی ئان لە بەرامبەرت و لەگەڵتان خوای تەعالی وا پێ بکات کە دڵت ساغ بێ بەرامبەریان، دڵت سەلیم بێ بەرامبەریان. ئەخلاقی ئیسلام زۆر گرنگە خۆت پێ بڕازێنیتەوە. ئێمە وتار نییە باسی ئەخلاق نەکەین، ئەم ئەخلاقانە زۆر گرنگن کە باسیەکەین خۆتی پێ بڕازێنیتەوە. زۆر گرنگە چی ئەخلاقێ وا ئەکا مسلمانت لا خۆشەویست بێت و ئەو ئەخلاقە بەکاربێنە. سەلامکردن زۆر گرنگە برایە، خۆ پارەی پێ نادەی. هەر مسلمانێ زۆر قینت لێی بوو یان لە ناو دڵۆ شتێکت هەبوو بەرامبەری گشت جارێ گەیشتە لای سەلامی لێ بکە. واللهی بەڕێزان دەرمانە، بەڕاستی دەرمانە بۆ ئەوەی دڵت پاکاتەوە. والله دەرمانە دڵت لە هەموو ڕەشیەک و لە هەموو حەسوودیەک و حەقدێک پاکەکاتەوە. هەدیەدان کێ دڵت شتێکی بۆ بەرامبەری دیارەیەکی بۆ بنێرە، چاکەکردن بەرامبەری، ئەمە زۆر گرنگە. ئەم ئەخلاقانە یعنی ئێستا ئەم زەمانە زۆر کەمەوە بوونەتەوە. چوارەمیش و کۆتاییش خۆشەویستەکانم ڕازی بوون بەو قەدەر و قسمەتەی کە خوای تەعالی پێتی داوە، قەناعەتت هەبێ بەو بەشەی کە خوا پێتی داوە. من خوای تەعالی لە حدودێکا بەشی داوم، مسلمانێکی ترەیە لە حدودێکی ترە، ئەو هەیە لە من دەوڵەمەندترە، لە من شەهادەی بەرزترە، لە من توانایی زیاترە، ئیتر بۆ لە من خوای تەعالی بەشە زیاتری پێداوە، بۆ حەسوودی پێ ببەم، بۆ حەسوودی پێ ببەم. خێزان و ماڵ و مناڵی هەیە من نیمە، بۆ نمونە ئیمکانیات و پارەی هەیە من نیمە، جوانیە خوا پێی داوە لەوانەیە بە من نەیدابێ. ئەمە قسمەتە، ئیتر خۆ تۆ بە بەشی خۆت ڕازی بە، ئەوانە هیچی لە قیامەتە دەور نابینێ کە تۆ بەهۆیەوە قینت لە برایەکی مسلمانتە، ئەمانە هیچی لە قیامەتە دەوری نییە بەخوا. لە قیامەتە ئەوەی کە دەوری هەیە دڵێکی پاکە. ئەوە مهمە. لا يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم.